لە مانگی 3 ساڵی 2017دا هێرشبەرێک لە ڕێڤانێکەوە خۆی کرد بەناو خەڵکی پیادەی سەرپردی وێستمنستەری لەندەندا و لە ئەنجامدا 4 کەس گیانیان لەدەستدا بەر لە کوشتنی پۆلیسەکە. سێمانجێک دوای ئەوە پیاوێک بە خۆی و بارهەڵگرێکەوە خۆی کرد بەناو نوێشکەرانی دەروی مزگەوتێکدا لە باکووری لەندەن. مانجیدا ستیڤن پادۆک لە لاس ڤێگاس دەستڕێژی گولەی کرد بەناو ئاپۆرەی خەڵکدا لە کاتی گردبوونەوەیاندا لە ئاهەنگێکی مۆزیکدا. دەرەنجام 58 کەسی کوشت. چەند هەفتەیەک دواتر پیاوێک بە لێخوڕینی ڤانێکەوە خۆی کرد بەناو پاسکی سوارەکاندا لە نیویۆرک و 8 کەسی کوشت. بەڵام هەندێک لە هێرشەکانی ئەم دوایانە لەلایەن سیاسەتمەنداران و میدیاوە بە تیرۆریزمی تاکە کەس واتە گورجی تەنها پێناسە دەکەن. بەڵام ئەم زاراوەیە یارمەتی دەرنیە بە پێی قسەکانی پاول گێڵ لەسەر تیرۆر کە هاونووسەری توێژینەوەیەکە کە لەم دوایەنەدا سەنجان خستبووە سەر دوایەمین سە هێرش لە تەواوی جیهاندا. ڕادیکالیەت بەدەگمەن لە بۆشاییدا ڕوودەدات. زۆر کات کە ئەنجام دەدرێن یان ئاسانکاریان بۆ دەکرێت لە ڕێگەی کاریگەری لەسەر خەڵکانی ترەوە ڕوبەڕوو یان لە ڕێگەی ژینگەی ئینتەرنێتەوە. نزیکەی لە سەدا 60 ئەوانە پلانەکانیان بە خەڵک و هاوڕێکانیان و ئەندامانی خێزانەکانیان دەڵێن. پۆلیس دەڵێت ئەم پێناسەیە ڕێک دەگونجێت بۆ ئەو خۆتەقانەوە خۆکوژەی کە لەلایەن سەلمان ڕەمەزان عەبدیەوە لە مانچستەر ئەنجام درا کە خودی خۆی پێی هەستا بوو، بەڵام پلانەکەی خۆی بەوانی دیکە وتبوو. گێڵ پێی وایە گورگە تەنهاکەش هەڵە بووە. چ شتێک هەیە ئەم وێنەیان پێدەبەخشێت کەوایان لێ دەکات ئاوا ئارام بن، ئەوان لە ڕێی عەقلی خۆیانەوە دەژین. شتێکی ترسێنەرە لە کاتێکدا زۆربەی هەرە زۆریان بە تەواوەتی ئامادەباش نین، هەڵەی زۆر دەکەن لە هەڵمەتەکانیاندا. زۆربەیان مێژوویەکیان هەیە لە تاوانباریدا تێوەگلاون لە زەبر و زەنگ و زۆرێک لەوانە نەخۆشی دەرونیان هەیە. ئەمە وای کردووە کە دەستگاکانی هەواڵگیری بیان دۆزنەوە و ڕێگری بکەن لە زۆرێک لە هێرشەکان. ئەوانەشی کە بەریان پێنەگیراوە دەبنە سەردێری هەواڵەکان کە بەکارهێنانی گورجی تەنها دەبێتە ناسنامەی ڕێڕەوی ڕادیکالیەت. گێڵ پێی وایە بۆ زۆرێک لەوانە کە بە دوای ناسنامە و قەوارەیەک دادەگەڕێن بۆ ئەوەی وەک پیاوی گەورە و بەهێز سیر بکرێن و وێناکردنی خۆیان بۆ ئەوەی کە ماوەیەکی زۆر لە یاددا بمێنن و ببنە نمونەی ئایدۆلۆژیا بۆ خەڵکانی دیکە. لەبەر ئەوە لە ڕاستیدا میدیاکان دێن و وێنەکەی گەورە دەکەن لەبەر ئەوەی ئەوان ئەو کارە دەکەن کە ئەوان بە دوایدا دەگەڕێن. گیڵ دەڵێت زۆربەی ئەو توندڕەوی و پەیوەندیانە کە لە ڕێی ئینتەرنێت و هەڵمەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پیادە دەکرێن دەبێت کۆمپانیاکانی ئینتەرنێت زۆر خێرا بن لە لابردنی بابەتەکانی ئەو ڤیددیویانە و ڤیددیۆی دروستکردنی بۆم لەبەرەوەی یارمەتی تاکە کەسە توندڕەوەکان دەدات لە ئەنجامدانی هێرشەکاندا.